نازانی کامە برنج هەڵبژێری وانە؟ برنجی قەیوان هەڵبژێرە هەم تامی خۆشە هەم سیارە و کۆمەڵی دیاری تری تێدایە جا بۆی ئێمە دەرەچێ؟ هەر بۆ ئێمە دەرچوو سیارەیەکی لیسانسەنی 0 کیلۆمەتر بۆ ئەم ساڵیش ئۆفەرێکی گەورەتریان ئامادە کردووە بۆیە پێم باشە برنجی قەیوان هەڵبژێری بەڵێ ئەو بەڵێنەیە پێمان دابوون بردمانە سەر بۆ ئەم ساڵیش ئۆفەرێکی گەورەترمان بۆ هێناون 6 ئۆتۆمبیلی ڕینۆی 0 کیلۆمەتر 2020 لەگەڵ 150 ئامێری ئەلکترۆنی ناوماڵ بۆ کڕیارانی برنجی قەیوان ئامادە کراوە. برنجەکەش تام و بۆنێکی زۆر خۆشی هەیە. 11 هندیە و دەنگ درێژە و زۆر بەتامە. تۆش ببە خاوەنی ئەم بلیتە و براوە بە. خەڵاتەکان لە بەرواری 21 2021 دابەش دەکرێت.